دەکەشم لە دەستی حەیات خۆم لە دەستی حەیات خۆم. ئەمڕۆ کۆتا بەشی بەڵگە فیلمەکەم بوو. تمە هاوڕێ ئەوە خوێنی شتەیە هەتا ئەوەندە بەدارانی لێدا هەتا نوقەینەوە. شەپۆلێکی گەورە لە دەریای ئیجاهری کرد. بەڵام وە کامی تێک دەدا گوێم لێ بوو پستە پست دەستی پێ کرد. ئەو تا خەتەرە دەستی پێ کرد گوتی کات لێ یەکەم. بەڵام ئافرەتەکە پۆلیس لێ ئاگادار کرد بۆ دەژیریان کرد. باشە 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 بچم باشە باشە ئارام. ئەرێ بەس نییە شەممە کاتژمێرنەوە.